بسم الله والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. ما مصايب الرئيس أمانة ڕوونکردنێک ما بۆ بدەیت دەربارەی تەواف. بۆ نمونە چۆن تەواف دەست پێ بکەین. کەسانێک هەیە بۆ نمونە دەستنوێژی نامێنێ لە ناو تەوافە، لە دووەمە لە سێمە دەستنوێژی نامێنێ، لەکوێوە تەکمیلەی بکە کە دەستنوێژی سەنوو هاتەوە. کەسانێک هەیە گومانی بۆ دروستە بێ ئایا سێ تەوافی کرا، چوار تەوافی کرا، پێنج تەوافی کرا، ئەومانش بۆ ڕوونەوە بکەی خوازای خێرداتەوە و دوعاکانیش چۆن وارد بووە بۆمانی ڕوونەوە بکەی خوازای خێرداتەوە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. طواف مشروعيته الإسلام چونك خواهي قوراء لقرآن بيروزكي لسورة الحج فرمي وليطوفوا بالبيت العتيق، واتابا مسلمانان بخلينوا بدوري بيت العتيق واتا كعبي مشرف كعبي بيروس. شون دس بيبكين أم طوافا طواف كديتنا و ساحي حرم بلين لمطاف ألوي سرتاي دس بيكرني طواف لركني حجر الأسود دس بيكات أو كسي كدي طواف كاكا شاني تشبي ريك برامبر ركني حجر الأسود دخوليته دسوريته طواف يكش حوت شوطة واتا حوجار دسوريته. أما قربو كسيك بو غيري عمره بو بلام اگر جلي احرامي لبربو ويستي عمره بك او باطباع بك واتا شاني راستي دركاو او جا طوافك يكات لا الحو شوطك بلام تو طوافي عمره طواف كردو ولا عمره بويتته حزكي طواف بكي او كاتا بيزناك اطباع بكي واتا شاني راست دربكي حوجا دسوريتوا لركني حجر الاسود دس بيكا ليشو كوتايديت اگر كسيك لناو طوافك دزنيوجي شكا بۆ نمونە لە شەوتی سێمە و دەستنوێژی شکێت ووا مەشروعشە واجبە بۆ تەوافە بێت دەستنوێژت هەبێت. ئەگە کەسێک دەستنوێژی شکا وەکو چۆن لە ناو نوێژە دەستنوێژمان بشکێ دەبێ بڕۆین دەستنوێژەکەمان تازەکەینەوە بامان شێوە لە ناو تەوافشا دەستنوێژمان شکا بێ بڕۆین دەستنوێژ بگرینەوە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ تەواف وەکو نوێژ وایە بەڵام لە تەوافە خوای گەورە حەڵالی کردو قسە بکەیت بەڵام لە ناو نوێژە نابێ قسە بکەیت. کە دەستنوێژمان شوشتەوە هاتینەوە ئایا لە سێم دەستنوێژم شکا لێوە دەست پێ بکەمەوە یان لە سەندەوە ئەوەیە بێ لە سەنەوە دەست پێ بکەیت نەک لە سێمەوە لە بیدایەوە چکە تەوافەکە دەستنوێژت شکاوە. واگە کەسێکش گومانی بۆ دروست بوو لە تەوافی چوارەم پێنجەم سوڕانەوەی چوارەم و پێنجەم چی بکە زانایانە فەرموون دەبێ بینا بکە لەسەر ئەقەلەکەیان کەمەکەیان، یعنی بۆ نمونە گومانی بۆ دروست بوو چوارەم جارێتی یان پێنجەم جارێتی یەکسەر بیناکە لەسەر چوارەم پێنجەکە تەرحەکە و فڕێدات کەواتە بەو شێوەیە دەسوڕێتەوە. لە کاتی تەوافشا چی دوعایەک واردە هیچ بەڵگەیەک ناتۆ کە دوعایەک وارد بوو بێ بەڵام زانایانە فەرموون هەر دوعایە بکەیت دروستە ئینشاءڵڵا قورئان بخوێنی هەر دروستە لە حفظی خۆت یان کتێبێ بگریتە دەستەوە قورئان بخوێنیتەوە کە کەلامی خوای گەورەیە یان نامیلکەی بەدەستەوە بێت دوعایەک نووسرابێ بەدەستەوە بیگری هەر دروستە ئینشاءڵڵا. گرنگەوەیە تۆ داواکەی لە خوای گەورە و مناجات کەیت و ذکر و یادی خوای گەورە بکەی بۆ ئومێدەوەی کە خوای گەورە تەوافەکەشت لێ قبوڵکە و دوعاکەشت گیرا بکات. لە دوایەوەی کە لە تەواف بوویتەوە سنەت وایە لە پشت مەقامی ئیبراهیم دوو ڕکات سنەت بکەیت. ئەو دوو ڕکات سنەتەش لە ڕکاتی یەکەمە سوورەتی قل يا أيها الكافرون خواني لركاتي دوما سورة إخلاص قل هو الله أحد والله تعالى أعلم وصلى الله وسلم على نبينا محمد. أوش باس كاين إن شاء الله لبير ما نشر نقل همو سورة نويكا سرتالين بسم الله الله أكبر دستي راس برزكينوا يتر لسورة نوي دوم جيشنا ركني حجر الأسود دز برزكينوني الله أكبر بسم الله تانية لآخر شوط حوتميان كأسوريتوا الله أكبر نامن يكسر درشي طوافكت كتاي بيديتو دوركات سنتكي صلى الله فيكم. ركن يمانيش استاكنا لان بابوني بابتي كورونوا لركن يماني وركن حجر الأسود طبعا ركن يمانيات وين بشتن يزقي بلام سنته أو دعاء بكي ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. شنجارك جدو باريكي توا هل درست إن شاء الله. بارك الله فيكم.